طاعون و نەخۆشیەکان پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام عذاب يبعثه الله على من يشاء وإن ذلك جعله الله رحمة للمؤمنين. طاعون و پەتا و نەخۆشیەکان دیارە سزایە بۆ بێباوەڕان، بەڵام لە بەرامبەرشدا کە ئینسانی خوای پەروەردگارە بۆ باوەڕداران. خوای پەروەردگار بەهۆی ڕەحمەت و میهرەبانی خۆی ئەوانەی کەوا گوناهبارن لە گوناهەکانیان خۆشە بێ، پلەبەرزیە بۆ دڵسۆزان. باشە بۆ دەبێ ئەم ڤایرۆسە بڵاو بێتەوە؟ حکمەتی تایە، بێگومان بێ حکمەت نییە. سبحانەکە ما خەلەقتە هذا باطیلا. پاکی و بێگەردی بۆ خوای پەروەردگار. خوای پەروەردگار تۆ ئەم ڤایرۆسە دروست کردو بە ویست و مەشیئەتی تۆ بڵاوە بێتەوە، دیارە بێ حکمەت نییە. یەکێک لەو حکمەتانەی ئەوەیە تەمحیسە، واتە پاککەرەوەیە بۆ ئینسانی موسڵمان. وەلیومەحیسە قولوبەکم، بۆ ئەوەی دڵەکانتان پاک بێتەوە. دڵەکانمان زۆر ڕق بووە، دڵەکانمان ڕق بووە و خۆشویستنی خوای پەروەردگاری تیا کەم بووەتەوە. بەناردنی ئەم جۆرە بەڵاو پەتا و نەخۆشیانە دڵەکانمان نەرمە بێتەوە ئینشاءالله. کەواتە دڵەکانمان خۆشویستنی غەیری خوای پەروەردگاری تایە، دڵەکانمان مەبەست و نیاز لە کردەوەکانمان بۆ غەیری خوایە، تاوانی تایە، تاوان. هەر لەم چەند ڕۆژانەیە لەوانەیە دەیان کەس تەلەفۆنی کردبێت، پیرێژنێ خەوی بینیە تاڵەموویەکی بی لە خەوی وتیانە تاڵەموویەکەی لە ناو قورئانە بیدۆزیتەوە جا بیکەیتە ناو پەرداغی خۆیتەوە شیفایە. یعنی لەبان ئەم بەڵاو موسیبەتە ئەوێت دڵەکەت سەرف کا بۆ لای غەیری خوا. ئەگەر تۆ تاڵەموویەک لە ناو خواردنێ ببینی، لە ناو دۆڵکە ئاوێ ببینی، قێزت نایەبی خۆی تۆ فڕێ دەیت. باشە بۆ ئێستا بۆ دین لاتان تاڵەموویەک لە ناو قورئانە بیدۆزیتەوە، ئەو جا بێنی بیگەیتە ناو دۆڵکە ئاوێکەوە خەڵک بیخواتەوە و سڕەی بۆ بژیرێت، وەڵامە شیفایە. وەلیومەحیسە به قولوبەکم، ئەمەش مەداخلێکە لە مەداخلەکانی شەیطان بۆ ئەوەی خەڵکی لا بدات لە ڕێگا ڕاستەکەی خوای پەروەردگار. لەم چەند ڕۆژەدا خەڵکی دڵەکەی گەڕایەوە بۆ لای خوا، ذکری خوای گەورە زۆر کرا، استیغفارێ زۆر کرا، تەسبیحاتێ زۆر کرا. إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا. لو حالة شاية لناو أم زحمة يشاي وازل لنا نيوي دڵەکەت ڕابکێشێ بۆ شوێنێتر، بۆیە دڵەکەت متعلق کە بە خوای پەروەردگار. دیارە دڵەکەی ئێمە یاخود دڵەکانمان پڕە لە نەخۆشی، خوای گەورە ئەوێ بەم نەخۆشیە پاچی کاتەوە بگەڕێنەوە بەلای خوا. حقدی تایە، ڕق و کینەی تایە، تەکەبوری تایە، بوغزی تایە بەرامبەر تری. خوای گەورە ئەوێ بەم جۆرە بەڵاو موسیبەتانە دڵەکانمان پاک کاتەوە. بۆیە خاڵێکی تر ئەوەیە خوای پەروەردگار ئەوێ بگەڕێنەوە بۆ لای و بپاڕێنەوە لەو. قال تعالى والله يريد أن يتوب عليكم ويريد الذين يتبعون الشهوات أن تميلوا ميلا عظيما. خوای پەروەردگار ئەوێ لە عەبدەکانی خۆش بێت، ئەوێ لە بەندەکانی خۆش بێت کاتێک بەندەکان دەیانەوێت بگەڕێنەوە بۆ لای خوا، دەپاڕێنەوە لە خوای پەروەردگار. ولقد أخذناهم بالبأساء والضراء لعلهم يرجعون. خوای پەروەردگار ئەفەرمێ جۆرەها بەڵاو ناخۆشی و نەخۆشی و پەتایان بۆ دەنێرین، تووشی فەقیریان نەکەین. ئەو هەموو ڤایرۆسەی کەوا بە درێژایی مێژوو سەری هەڵداوە، ئەوە ڤایرۆسی ئایدزە، ئەوە نەخۆشی ئیمپۆلایە، ئەوە نەخۆشی ئەنفلۆنزای بەرازە، باڵندەیە، هەتاکو ئاخیرەکەی کەوا پێوترێ کۆڕۆنا. ئەمانە بۆ چییە؟ خوای تەعالا فەرمێ وەلەقەد ئەخەذناهم بالبەئساء والضەڕاء لعلهم يرجعون. بۆ ئەوەی عەبدەکان بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و داواکەن لە خوای پەروەردگار و ببکەن و پەشیمان بنەوە، دەست لە تاوان هەڵبگرن و پابەند بن بە شەریعەتی خوای پەروەردگار. خوای پەروەردگار باس